هێزی پێشمەرگەی کوردستان ئەوەی کە لە واجبی خۆی بوو پێی هەڵسا و هەموو ئەو شوێنانەی کە ئێستا مەدەست پێشمەرگەوەیە کوردستانە و سەنگەری لێ گرتووە خۆ چەند حەزێک ڕەنگە بزان لە بیدایەتی شەڕا لە 2014 ئەگەر هێزی پێشمەرگە نەبووایە حکومەت نزیک بەغاش بوو بۆ قواتەکانی خۆی لە ناو بەغادا بەش کرد. ئێمە بووین بە دیوارێکی گەورە لێ سەرکەوتنەکان لای ئێمەوە دەستی پێکرد هەنگاو بە هەنگاو ئێمە ئێستا ئەو شوێنانە بە خوێنی شەهیدەکانمان بە 1600 قسوور شەهید ئێمە توانیمانە ئێستا لێرەوە بە حدودی 1050 کیلومتر هێزی کوردستان لە هەموو سەنگەرەکانان شوێنی خۆمان گرتووە. بەڵام دیارە دوای ئەوەش کە شەڕ تەواوە بێ قۆناغی تازەیەتە پێشەوە. ئەویژەوەیە کە ئێمە بێ دابنیشین دوو حاڵەتە حاڵەتی چانەوەی قیادەی کورد کەمە قەراری من نییە لە کشانەوە یاخود چیەکیان چیناکەەوە منطقەی کوردستانە نەچێتە سەر ئەرزی کەس. قیادەی کورد بە عام دابنیشن بەرنامەیەکی باشیان هەبێ لەگەڵ حکوومەتی عێراق ئەوەنگەی بۆمانەکرێ ئەوەنگەی کە لە توانەمانە هەیە قەنەعەتیان پێ ببینین هەر گۆڕانەکاری هەر شتێکی تازەجاتە پێشوانێ بۆی قسەی لەسەر بکرێ. ئەینای من دڵنیاتانەکەم ئەو بەهێزی پێشمەرگە بۆ ئیمکانێتە کەمە بەوەی کە ئێستا هەیە توانیمانە مەسەلەن هەمدا دوژمنان و داعش و تیرۆریستەکان بشکێنین هەم لە سەنگەرەکانی شەبە قایمی ماو نەتوانێ. بۆ هەموو ئەمانە کە باست کرد چی ئێستا پێویستە لە نێوخۆی ماڵی کووردە؟ لە ناو ماڵی کووردە ئەوەی کە پێویستە یەکڕیزی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. میلەت هەمووی داوە لە ئێمە کاڵێت کاتان لەکەن یەکگرتوو بن چاومن لە کەسوکاری شەیدەکانە بێ کوڕی خەڵکمان ناوە بەکوش دەبێت قیادەکەشی یەکگرتوو بێ هەر قیادەیەک لە هەر میلەتێکا یەکگرتوو بوو سەرکەوتن مەدەزێنێ ئەگەر پچڕیش بین دیارە دوای نابێت لە کەس بکەین. تەمەناکەم ئەم کۆبوونەوەی کە ئەکرێ سەرکەوتوو بن کۆبوونەوەکان دەستی پێکرێتەوە دوای سەری ساڵی ژوادیان ناوە دەست پێ بکەنەوە دابنیشن قسەی دڵیان و قسەی ئەوەی کە پێویستە بکرێت لە مەسلحەتی میلەتی کوردی بخەن سەر کاغەز و ئیتیفاقی لەسەرکەن و ئیمزایەکەن کە سوکای شەیدەکان دڵخۆشکەن ئەژینا دوایی هەمومان کاڵک باژنەوە شکێنین میلەتەکەمان زەرەکە. ئێمەش خۆشمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووی سەعدادێکمان هەیە هەموو ئەوەی کە پێویستە باس بکرێ بۆ یەکڕیزی میلەتی کورد بۆ یەکڕیزی هێزی پێشمەرگە هەموو ئیتیفاقی لەسەر من لێرە شۆ داواکەم کە یەکڕیزی ناوماڵی یەکێتی لەسەر و هەموویەتی کە بێ بیپارێزی.